پرسی سربەخۆیی و بنیاتنانی دەوڵەت بۆ کوردەکان گەرمترین پرسی ڕۆژە لە نێوان لێکۆڵەرانی بیانی و ناوخۆیی و لایەنە سیاسیەکانی کوردستاندا. لەو چوارچێوەیەشدا خانەی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی پاریس با هاوکاری زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی بەڕێوە برد. بەشداربووانی کۆنفرانسەکە پێیان وایە ئەزموونی 25 ساڵەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و دەستوری و یاسایی و پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە زۆر لاوازە. بە جۆرێک ناتوانرێت دەوڵەتی لەسەر بنیاد بنرێت. چاودێرێکی سیاسیش ئەنجامدانی ڕیفراندۆم لەم کاتەدا بە سەرکێشی تاکە کەسی ناو دەبات. لە کاتێکە کە تۆ بە تەنیا بڕیاردا هەڵبەتا هیچ بەدیلێک لە حیزبەکانی تر وەرناگری، هیچ ئەلتەرناتیڤێ لە حیزبەکانی تر وەرناگری. بۆیە بەڕاستی ئەبێ ڕوو بکرێتە پارتی دیموکراتی کوردستان. سەرۆک مەسعود بارزانی ئەڵێت ئێمە ئەگەر میلەتەکەمان لە برسی شا بمرێ ئەمە پلانە بەدیلەکەیەتی، ئێمە ئەم کارە هەر ئەەکەین. کەواتە بیرکردنەوەیەکی ڕاستخ و گونجاو نییە سەبارەت بەوەی کە ئەگەر ئەم پلانە سەر نەکەوێت پلانی ئایندە چێبێت. بەڕای لێکۆڵەران ئابووری هەرێمی کوردستان لە سەدانەوە 25 پشتی بەنەوت بەستووە و کەرتەکانی کوشت و کاڵ و پیشەسازی و بەرهێنان توانای گەشەسەندنیان نییە. لە کاتێکدا بنیادنانی دەوڵەت پێویستی بە ئابووریەکی ئەمە چەشن و بەهێزەیە و هەروەها ئەم دۆخە ئابووریەش گرفتی گەورە بۆ سەربەخۆی کوردستان دروست دەکات. پسپۆڕێکی بواری ئابووریش پێی وایە ئەو دەوڵەتەی کە بڕیارە لە کوردستاندا دروست بکرێت شکست خواردوو دەبێت بەهۆی لاوازی بنەما ئابووریەکانیەوە. نەخێر ئەو دەوڵەتی کە بە ئابوورێکی لاواز دروست بکرێ کە قودرە ئینتاجەکەی زۆر نەبێت دەوڵەتێکی سەرکەوتوو نابێت. ئەیشەکە بێت لەو دەوڵەتانەی کە لە ئاستی دنیا پێوترێ دەوڵەتی شکست خواردوو، چونکە نەیتوانیوە خزمەتگوزاری ئەساسیەکان بۆ هاوڵاتەکانی دابینکە، نەیتوانیوە وەکو پێویست خۆشگوزارانەی دابینکە، ئاسایش دابینکە کە ئەوانە پێوە لە سەرچەکانی دەوڵەتی سەرکەوتوو. لە کۆنفرانسەکەدا هەڵسەنگاندنی دۆخی سیاسی و ئابووری هەرێم لەلایەن توێژەرە فەڕەنسیەکانەوە دەرەنجامەکەی ئەوە بوو کە لە ئێستادا هەرێمی کوردستان بنەماکانی دروستکردنی دەوڵەتی تێدا نییە، بە تایبەت لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی. هەروەها ئەنجامدانی ڕیفراندۆمیش لێکەوتەیەکی باشی بۆ سەربەخۆی کوردستان نابێت. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.